جارێکی دیکە پشێوی بەغدای پایتەختی عێراقی گرتەوە لە ئەنجامی تاقیکردنەوەی سیستمی دژە موشەکی پاتریۆت لەلایەن باڵۆزخانی ئەمریکا کەنە ڕەزایەتی شیعەکان و موشەک بارانکردنی ناوچەی سەوزی بە دوای خۆی داهێنا. ڕۆژی شەممە لەلایەن سوپای ئەمریکاوە لە بەغدا سیستمی دژە موشەکی پاتریۆت تاقی کرایەوە و بە مەبەستی تێکشکاندنی ئەو موشەکانەی ئاراستەی بنکەکانی هاوپەیمانی و ناوچەی سەوز دەکرێت. ئەوەش تووڕەیی و ناڕەزایەتی لای لایەنە شیعەکانی عێراق دروست کرد و لە ئەو چوارچێوەیەشدا حەسەن کەعبی جێگیری سەرۆکی پەرلەمان لە ڕاگەیەنراوێکدا ئیدانەی تاقیکردنەوەی دژە موشەکی پاتریۆتی کرد و ڕایگەیاند ئەو کارەی باڵۆزخانی ئەمریکا هەنگاوێکی ئیستیفزازیە و پێشێلکردنی یاسا نێودەوڵەتەکان و نەریتە دیبلۆماسیەکانە. کەعبی داواشی کرد حکوومەت لە دژی ئەو کارەی باڵۆزخانی ئەمریکا کە موشەکی لە ناوچەیەکی نیشتەجێبووندا تاقی کردوێتەوە کاردانەوەی پێویست بنوێنێت. ڕوونیشی کردەوە کە هەنگاوی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا بەتەقەکردن لە ناوچەیەکی نیشتەجێبوون لە ناوڕاستی بەغداد کارێکی قوبوڵ نەکراوە و ڕوبەڕووبوونەوەیەکی دیکەیە دژ بە وڵات و دەچێتە چوارچێوەی جوڵە ناشەرعەکانی ئەمریکا لە عێراق. هاوپەیمانی فەتحیش بە هەمان شێوە ڕایگەیاندووە تاقیکردنەوەی سیستمی دژە موشەکی پاتریۆت پێشێلکاریەکی ڕوونی هەموو ڕێنما دیبلۆماسیەکانە، بەڵام پێچەوانەی لایەنە شیعەکان و پەرلەمانی عێراق لایەنە سونیەکان هیچ ناڕەزایەتیەکیان نیشان نەداوە. باڵۆزخانی ئەمریکاش لە بەغدا لەبارەی ئەو هەنگاوە ئەمنی کە لەناو باڵۆزخانی ئەمریکا لە ناوچەی سەوز ناوەڕاستی بەغدا ئەنجامی داوە هیچ ڕوونکردنەوەیەکی بڵاو نەکردوێتەوە. لە دوای ئەو ڕووداوە شەوی پێش و جارێکی دیکە موشەکی کاتێشا ئاراستەی ناوچەی سەوز کرا. سەبارەت بەو هێرشەی شانەی ڕاگەاندنی ئەمنی سەر بە ئۆپراسیۆنی هاوبەشەکانی عێراق ڕایگەیاند کە لە ئاکامی کەوتنە خوارەوەی موشەکێکی کاتێشا بۆ سەر خانوویەک لە ناوچەی سەوزی ناوەڕاستی بەغدا منداڵێک بریندار بووە. لە ڕاگەاندراوەکەی شانەی ڕاگەاندنی ئەمنیدا هاتووە هێزە ئەمنیەکان لە ناوچەی عیزامی بەغدا هێرشێکی موشەکیان پوچەڵ کردوێتەوە و دەستیشیان بەسەر موشەکێکی کاتێشا و سەکۆیەکی ئاراستەکردنی موشەکدا گرتووە. با پێی ڕاگەاندراوەکە ئەو موشەکەی کە هێزە ئەمنیەکان دەستیان بەسەردا گرتووە ئامادەکرا بوو بۆ ئەوەی ئاراستەی ناوچەی سەوز بکرێت. ڕووداوەکە لە دوای ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئاراستەکردنی موشەک لەلایەن گروپە چەکدارە عێراقیەکانەوە ناکۆکی کەوتە نێوان مستەفا کازمی و حەشتی شەعبی. لە پاش ئەوەی هێزێکی دژە تیرۆر هەڵیان کوتایە سەر بارەگایەکی حیزبوڵای عێراقی و ژمارەیەک چەکداریان دەستگیر کرد بە تۆمەتی ئامادەکاری هەڵدانی موشەک بۆ سەر ناوچەی سەوز. هەرچەندە دواتر و لەژێر فشاری حەشتی شەعبیدا دەستگیرکراوەکان ئازاد کران، بەڵام حکومەتی عێراق خۆشداریدا لە دووبارەبوونەوەی هێرشەکان و ڕایگەیاند ڕووبەڕووی هەر گروپ و لایەنێک دەبنەوە ناوچەی سەوز و شوێنی نێردە و ناوەندە دیبلۆماسیەکان بە ئاماج بگرێت. بەڕای چاودێران تەشەنەسەندنی ئاڵۆزەکان لە بەغدا پەیوەندیدارە بە هەڵکشانی ئاستی گرژەکانی نێوان ئەمریکا و ئێران و هەردوو وڵاتی زلهێزیش گۆڕەپانی عێراق بۆ تەسفیە حیساب و یەک لاییکردنەوەی ململانیەکانیان بەکاردەهێنن.